ئەوەندەی تێدا ئەوەندە ها هەر ئەوشتان لۆمایکەوە هەر ئەوەندە مادەلا الحەمدوللا وشکر سەر سەلامەت بی بەخۆمان سەلامەت بین الحەمدوللا وشکر داجان شەو لافاوەکە چۆن بوو والله من لێرە نەبووم و مارە بابمە من بەهانایەوە هاتیمە ئارۆ ینی هەموو ماڵەکە تێچوە دەتوانین بڵێ هیچ نەما بڕۆ تەسویرکەن لە خۆتان یەک شتی ساغ نەما بڕۆ تەمەشاکەن لە خۆتان تەسویرکەن بە جوان سەلامەت بووە الحەمدوللا هەموو بەش دەوە شۆفەر قوتارکرانە لەسەرێ ڕە ئارۆ سلام علیکم سلام قوربان هیوامە خی گەورە قەرەبووتان بۆ بکاتەوە پێمان ناخۆشە حەزمان لێ بەڕاستی ئەوەی بگوازینەوە دیمەنە بۆی کە چارەسەر کرێ ئێرە ماڵی چییە؟ وەڵاو ماری خارمە ماری کاگ هیچی لێ ڕزگار بووە؟ وەڵاهی ناوەڵا بەس لە خوای بەزابی بەخۆیان سەلامەتن مارەکەیان ئەوە لەبەر چاوی خۆتانەوە دەبینن دوو سیارەیان عادم بۆ سارەشان لەو سەری هینایەتمانەوە ئەوەی کە لێرەوە لە پێش دەکەی تازە بارمان کرد بەس وەکو مار هیچیان دەرنەچووە بەس لە خوای بەس حتا ئاخیری ئەوە دیارە قیاسی ئاوەکەی ئەوەندا هاتیە یعنی برێن ئەو کوڕەخارم بە زۆر بە ئەوەی داچی ڕزگار کردی ئەگەنە هەر ئەوە دەبوو دەشخنکان ساعت پێنجی شەوێ بە شۆفەری ئەو عایلەما قوتار کردی پێنج شەوێ شۆفەرتان هینا بووە ئەرێ باش بوو شۆفەر لەو ناوی خێرخوازی زۆر هەبوو ماریان خوا خێرەمە زۆری ژار هەمووی هەر هەموو مارەکەەوە تەخاسە و کۆرانەیە ئەوە لێمان دیار بوو هەر هەمووی بە شۆفەری قوتار کرا هەتا سبەنێ زوو ئەو دوو مەزرایە کراوە دوو مەزرا ئەو جە ئاوەکە نەما ئەگەنا من هاتچۆم دەکرد ئەو ئەلێرە بۆتە جێ دیارە ئەو ئەلێرکوانە بوو گیرانی مەزراکان پێ دوای لافاو مەزرایەکان بوو ئەو دە لەو سەریش بزانە چێن دەرتەعاملی نەکردێت تەقیە ئەو یەکجاری بێرکوانە ئەوە بووە ناوڕۆ ماری خارمان هەمووم بە هاواری وی هاتینە خاڵت زیانی چەندی بەرکەتیە ژیان چە وڵی ماری فەقیرێ تازەدا نابوو ئێستا بەس ماری عیساب کەی بای بەس ئەشیای ناو ماری بای 50 وەرەقەی زیاتر بای دەفتەرەی دەوی دوو سارە یەکمان لەو لای نایتەوە یەک لێرە لە عوشەی کەت بۆ کۆرانی سارەکانیش دەوانێت ژێر لافا و بنجارشک و خۆیان لێنێتەوە والله ئەویشەوە عیسابی بە دەفتەری بکە بەلایکمی لە مادەم بەخۆیان نەزاتیان الحەمدلله بەلایکمی زەرری سێ دەفتەر چار دەفتەر وڵا زیاتریش پێنج دەفتەرشیان لێگەتی کاگنەرو ئەوانە کتێبی چێن لێرە دەبینم کتێبەکانیش والله قورآنیش تێدا بوو قورآنەکانم هەموو هاوشتەوە ناو سیارەی دوو قورآن سێ قورآن بوو هاوشتمە ناو سیارەی ئەوەش هەندە کتێبی خینەوەی خۆم بوو ئەوانە هیچ قورآنەکانم هەرگرت و هاوشتمە ناو سیارەی ماڵەکەت ژێراوە والله وات لە پێش چاوتانە ینی کەلچیوێ نیە برێم ئاو لە ژوورەوەی وا تەمەشاکەن و ئاساری ئاوەکە ژوا دیارە خۆتان بیبین و واللهی برم زیانی یعنی تۆ ئەم مارە سێ غورفەی تێدایە ئەو سێ غورفەیە 2 مەتر ئاوی تێدا بوو هەر چاردەورە ژوورێت 3 مەتر 2 مەتر ئاوی تێدا بوو دەبی زیانەکان چبی تاخم قەنەفێ و مافورە و سەلاجێ و غەسالێ و کەوەنتەرە و یعنی والعاسر یعنی بڕوا بکە ساعبی نفوسیش نینە ئێستا لۆ هەیە بچینە دەرێ حکوومەت مشمانگری برێ ئەنگۆی عراقیش نینە هیچ شتێکمان ڕزگار نەبووە هیچ بەس بە خۆمان ئەوەش قورآنێک تەفسیرەکەیە ئارێ وەڵڵا ئارێ وەڵڵا ئارێ وەڵڵا ئارێ وەڵڵا بەداخەوە بەداخەوە ئارێ وەڵڵا منداڵەکانتان سەلامەت بەخوای الحەمدولله منداڵەکان سەلامەت بوون بەخۆمان سەلامەت بووین دەربازمان بوو طبعا ئەوەش فرمودەکانە فرمودەکانی صحیحی بوخاریە لێرە دەبینەویش ڕۆژێر ئاو کەوتووە هەروەکۆم خاڵەیە دەڵێ هیچ کام لە کەلوپەلەکانی ماڵەوەم ڕزگار نەبووە تەنانەت نفوس و جنسیە و تەسکەرەکانیشمان لە وێنەکانی شتا بینینتان تەنها 6,000 لە ماڵەیە لە نێو جوژدانێکە ڕزگاری بووە